لە یاریگاکاندا کە هەمووان بۆ برنەوە دەجەنگان و هەزاران چاو لەسەر تۆپەکەیە، بەڵام چاوێک هەیە لەسەر و ڕکابەرەکانەوە سەیری دادپەروەری دەکات. لە نێو هاواری هاندەران تەنیا یەک دەنگ هەیە دەتوانێت کات ڕابگرێت و سنوور بۆ یاخی بۆکان دابنێت. هاوکار سالار تەنیا ناوبژیوانێک نییە کە کارتی زەرد و سوور بەرز بکاتەوە، بەڵکو ئەو نوێنەری ئیرادەی گەنجێکی کووردە کە سەلماندی یاساکانی تۆپی پێ زمانێکی جیهانیە و دەکرێت لە کوردستانەوە بەرەو جیهان هەنگاو بنێت. دکتۆر گیاسڵاو لێبێت کێمە دەڵێن دکتۆر هاوکار سالار ناوێکی زۆر دیار لە تۆپی پێی سلێمانی عێراق دواتر ئاسیاش. سپاس بۆخوا. بەڵام ئەگەرمانێ لە زاری دکتۆری بەڕێزەوانەیە خۆی بناسی. بەڵێ زۆر سپاسی کەناڵی پەیامەکەم. بەڵێ بەدڵنیایەوە وەرزشکارێکی شاری سلێمانیم، زۆر خۆشحاڵم. من لە دایک بوو شاری سلێمانیم گەڕێکی ڕزگاری بەس بە ڕەچەڵێک چەمچەوانین بە عەشرتە. کوڕێکم شارە بوو، لەم شارە گەورە بووم و وەرزشم کردووە و بە تایبەتی یاری تۆپی پێە لە تیمە میلەکانەوە دەستمان پێکردووە کەممان تیمە میلەکانەوە ئەمڕۆژ لە خزمەتی لژنەی تیمە میلەکانی سلێمانی. هاوکار سالار تەنها داوەرێک نییە کە لەم دوایانە بینیمانە، خۆش یاریزانێکی تۆی پێ بوو. بەڵێ بەدڵنیایەوە کە من لە سەرەتاوە هەموو خولیای هەموو مناڵێکیان وەرزشکارێک هەر لە تۆپی پێوە زۆرتر دەستمان پێ کردووە و لەم ساحەیەکە ئێمە ئێستا حالیان لە مەلعەبی دووەمی سلێمانی ناوە ئێستا کاتی خۆیان پیانەوت مەلعەبی دووەمی سلێمانی. ئەمە یەم یاریگایە کە من لێرە لە تیمە میلەکانە یاریم کردووە لە تیپی بەتایبەتی چوارباخ یانەی چوارباخ کامەیەکێکە لەو شوێنانەی کە ئێمە یاریم تیا کردووە. بەڵێ ئەمە کە ئەیبینی مەلعەبی سلێمانیە لێرە پێش ئەوەی کە ئەو کاتە گەڵ بوو لێرە تیپە میلەکانی ژوورێکیان تایبەت و تیپی میلی ئاری، تیپی دابان، تیپی چوارباخ هەمووی لێوە مەهرێکی ژوورێکمانە بەعکسەوە زۆر خۆش بوو، ڕێزێکی خۆشمانەکە لێرە ملمانێ من و کاتە لای کاگ نەجم و کاگ ڕزگار بووم کە ڕزگار ئەومان ئیناسی ڕزگار پیانەوە نیێرە. بەڵێ اینجا من لە تیبی ملی شۆڕش بەدەستم پێکرد لای کاک شەهاب. لە چ شوێنێکی یاریگادا من وەڵا هجووم بوو سەرەتا. بەڵێ دواتر چوومە کۆن لە دەرەوە، دواتر بەردەوام هاتمە ینی چوارباخ لە چوارباخ چوومە ینی ئاشتی لە نزیگەم گەڕەکە بوو یاخود دواتر چوومە گەڕەکانی زیاتر کەما سەلیم و لێو یاریمانە کرد. کۆن لە دەرەبەوەی شوێنێکی تایبەتی نەبوو بڵێ ئەمە شوێنێتی، بەڵام لە ئەم یاریەکە دکتۆرەواڵێن زۆرە لە تیپە میلەکان گەڕێکی دیاری کراوی هەیە. بۆ نمونە کۆمەڵی زیاتر لە مەجیبەر ڕاستەفەر کۆمەڵی تیبەکەونە باکووری سلێمانی ڕۆژاوا ڕاستەکەی ئەنی ئەو کاتە کۆڵەدەر شتێ نەبوو هەر لێ کۆڵەدەر تیپی کاگ ئازادمان هەبوو نەگەر کاگ بەهادین و کاک فەرهادی کۆڵ لە دەرکە ناوبانگە نەیە کاگ با بڵێن کاگالان کەسا لە جێکەوتووە و لە ینی چوارباغ بوو ئێستا لە خواشیفایی بە ئێمە بەڕاستی لێەوە بووین. دواتر کە چوومە ینی چوارباخەوە لانی چوارباخەوە پێگەیشتم و چوومە ینی ئاشتیەوە لە ینی ئاشتی بەرداوم تا 26 ساڵیە 26 ساڵیە تووشی کاتلیج بووم لەگەڵ ینی ئەزمەڕە کاتی و کاتە نەورۆزە و ئەزمەڕ بوو تووشی پێکان بووم و نەشتەرگەریم کرد لە ئاژۆمە دوورکەوتمەوە لە یاریکردن خۆمما بە ناو بژوانی کە نەگە مامۆستا سەلاحە پلەسەی عێراقم بەدەستهێنا ساڵی 2001 لەگەڵ مامۆستا سەلاح محەممەد کەریمە سپاسێکین کە خوالی خۆش بێت و خی گەورە پاداشی پلەسەی عێراق ساحی گەورە دواتر تەنقیان کران بۆ دەرەجە دوو چاوم هەر لێ نێودەوڵەتی بوو. ئیتر مامۆستا سەلاح سپاس بۆخوا، بەڵام مامۆستا سەلاح پێشنیازی کە زیاتر ڕێیەکە کورتکەمەوە بچوومە فوتساڵەوە زەرەرشم نەکەوە لەخوا بەزابێ بمەتەناب جوان نێودەوڵەتی لە تۆی پێی فوتساڵە، بەڵام لە هەمان کاتە تۆپی پێکایە من هەر لەو کاتەوە لە خزمەتی تیمە ملیەکانە بوومە، لە خزمەتی یانەکان بوومە بۆ پێشخستنی لایانی داوەری. جگە لەوە لە مۆزۆی فێرگەکانش ئیشم کردو باجارێن باسی داوەریەکەکەین بەڵێ بەدڵنیایەوە کە من مامۆستا سەلاح زۆرشی لێ فێرم خوالی خۆش بوو ئەو ئەچوو بە هەموو شار و شارۆچەکان لە ماوەت لە کفری لە کەلار ئێستاش ئێمە لەسەر ڕێچکەی جەنابی خوالی خۆش بوو خزمەتی تیمە میلەکانەکەین کە ئەچینە کفری چوومەتە کفری چوومەتە کەلار چوومەتە سەردانی پیرەمە گرونم کردووە دوکانم کردووە چوومەتە دەڤەری ڕاپەڕین چوومەتە حتا دووس خوورمات و خزمەتەکەی دکتۆراوکە تەنها لە سەنتەری شاری سلێمانیانە بووە دەوروبەری شاری سلێمانیشی کردووە ئەو ئەرکی سەرشانوە کاگە بڕیار بەڕاستی. دکتۆر دادوەری وەکو پیشە
چێژی بە تۆ بەخشیوە؟ بەڵێ بەدڵنیاییەوە داوەری خۆی ئەزانی چیە ینی با بڵێن خولیایە کە حەزم لێ بووە لەبەرەوەی شخصێت و کەسایەتیەکە لاریگایە وای بە من و تووە کەم بتوانم کۆنتترۆلی یاریگاکە بکەم بتوانم عدالت بکەم بتوانم ینی چێژ خۆشی و تام و چێژمان بە یاریەکە ڕێەکەوێ هەندێک دادوەری کردیوە بۆ تیپێک کەسی نزیکی خۆتی تێدا بێت هاوڕێی تێدا بێت خزمی تیا بێت ئەمە قرس نەبووە لەسەرەوەی کە ئەم داوەریکردنە بکەیت بەڵێ بەدڵنیایەوە هەبووە بەڵام تۆ کەسایەتی خۆتێنیتە بەرچاوی خۆ تۆ داهاتی خۆتێنیتە بەرچاوی خۆت کاتێک کە بتەوێ لایەنگیری بۆ شوێنێ بکەی کاک بڕیارگیان لەوا لە کەسایەتی بە ئێستاش لەم سۆسیال میدیایی ئێستاە لەم میدیایی ئێستا هەیە تۆ قورسە ینی عدالت نەبی چونکە عادل نەبی یان دادپەروەر نەبی ئەوە تووشی هەڵابی گرنگە بەڵام تۆ دەکات لەو کاتێک کە دادوەرێکە ئەکەیت و کەسێکی نزیکی تایە تۆ دادپەروەرێکە ئەچەسپێنی بەڵام ڕەنگە و کەسە نزیکت تۆزێ ئەستیارەکە قسەکەی جەنابەتەوە بەڵام باشتێ بڵێن هەموو کەسێ خۆی خۆی هەموو کەسێ خۆشترێ تۆ بێ خۆش بێ حتا کاتێ کەکەویتە ئاوێکەوە جارێ تۆ ئەگەمە لە نەزانی خۆتە خنکی فریا کەسی دەر ناکەی وانە تۆ ئەبێ لێرەیە تۆ خۆت خۆش بێ تۆ هەوڵ بی کەساتی خۆ بسەرمێن لە ساحەیە بۆی تۆ دەرکەوی کە تۆ خۆ ڕاستی اینجا بتوانانی عدالت بۆ خەڵک بەخشیتەوە واتە پیشەی بوونەکە لە پێنا ئەوەی کە تۆ پیشەکەی خۆت خۆشە بە پیرۆزی بیێڵیتوانێ بە جوانی بیێڵیتوانێت گرنگترە لەوەی کە دڵی هاوڕەیەکە بە تایبەتی من کەسێکی پەروەردەیشم یعنی من ناکرێت شتێ بە خەڵک بڵم خۆم جێبەجێ یعنی بەڕاستی لانی داوەری لای من زۆر جار من لە دەوری عێراقا کە ناوبژیوانی یەکەم هەوڵەیەم هاوکاری یاریکەرەکانشم بۆ تۆپەکە ئەوەدانی وا یاری بکات بێدەست فاوڵ مەکە بۆ ئەم قسانە سوودیە بۆی کە ئەگەر هینیشی کرد هەڵەیشی کرد سەرپێچی کرد کاپنەگەر ئەوە پێڵێ ئەوە تا پێتەڵێ بێدەنگ بەوە تا پێتەڵێ هەڵەمەکە یعنی ئەم شانە دەوری هەیە کە تو هاوکاری یاریکەرەکان بی ئەو هاوکارتە بن بەڵام هاوکارە نەبێ یاریکەرەکە خۆی بەدە سەرپێچیاکە حەسەنە باسی شتێکمان کرد بەڵام پرسیارێکی تر بکەم نهێنی سەرکەوتنی دادوەر لە ناو یاریگادا چییە؟ من ئەڵم کەسایەتیە بە دوای پارێنێ چکە پارە خۆیە کە ناوبژیوانی کرد ئەوەی کە چاوی لە پارێ بێ بۆ ناوبژوانی باوەڕگە سەرکەوتو نابی ئەکەوێ زۆرکە پارێ وەستەوەی کە پارە لە ژێرەوە نه بەسم ئەوەیە کە تۆ داوەری بکەی بەس بۆ پارە یعنی لە پێناوتنی مادەیان نابێ لە پێناو کەسایەتیەکەی خۆتە خۆ حەزی بە خۆی ئۆتۆماتیکی کابرا شتێکی پێشەچیت خۆیەکانیش بەرە پێش خۆیە بەدەستەوە ینی ئەگەر مەبەست ئەوە بێ بەڵام لە داوەری ئێمە کەس نابین خان و بکەین بە داوەرین بەسم ئەوەی ئەگەر تۆ چاو بەس لە پارەیەک بێ ئەوە تۆ نابیدا بۆیە کەسایەتی خۆ کەسایەتیەکە ناوبانگەکە زۆر لە بەلایەنە مادیەکە پێشتر ئێستا کەسایەتی دکتۆر هاوکاری لای ئێمە زۆر لەوە گرنگترە کە لە ڕۆمادیەکە چی بەدەست بەڵێ دڵنیا بلەوە اینجا بێجگەلەوە زانیاری و پرچەکردنی خۆ یعنی تۆ داوەرێکی معقول نییە تۆ زانیاری و لەسەر بابەتەکان نییە یعنی من سەیرم لێیە ئەوە پێنی بۆ تۆ ڕۆژانە متابعە بکەیت متابعە بخوێنیتەوانێ سەردانی وەبسایتی ویفایکەی سەردانی ئەو گوێ لە ئەو توانە بێژە نێودەوڵەتەکان بگری من خۆم لە چووکە 4 ساڵ لە بریتانیا بووم لە بریتانیا لە ئێفەی اتحادی ئینگلیزی زۆر سوود و وەرگردووە کاک بڕیار من سەردانی هەموو ڕۆکشۆپەکانی هەرێمی کێنتم کردووە کە بۆ داوەری کراوە بۆ لە بری بتوان بوومە متەمە حاضر وانە بێژم لە هەرێمی کێند بۆ داوەری و هەروەها مقیمشم هەڵسەنگێنەرم یعنی لەوێش ئیسپادەم کردەوە 4 ساڵ حەکەمیم کردو لە ساحی گەورەیە کە پێیان وترێ هەرێمی کێند چۆن هەرێمی کوردستان لە عێراقا هەرێمی کێند لە دەوری ئینگلیزیە لە هەمان کاتە تۆپی پێ فوتساڵەکەشمە کرد کە پرێمەلیگی فوتساڵشم کردووە لێ کەم بەڕاستی لێ زۆر سوود و وەرگۆ زانیاری زۆر بەدەستێنەوە ئێستاش هەنێ زانیاریمێ تا ئێستا یعنی دەرفەت نەبووە بیگەێنە بە ناوبژوانم ئەگەر خوا بیکات لەم دەورانە ئیسپادە هەبێ بۆی ئەگەر بتوانێت ئێمە لژنەیەکمان دروست کرد 3 ساڵی پێچوو لژنەی پەرەپێدانی ناوبژوانان لە شاری سلێمانی یعنی لژنەیەکمان دەرکرد هەڵسەنگێنەرەکان بە 3 وەرەقە تێبینیەکانمان چۆن نەگەین بە ناوبژوان و ناوبژوانی خوێنێتەوە ئێمە ناوبژوانی دەوری عێراقی عێراق تا ئێستا یەک تێبینیان نەگەیشتووە بۆ ئیمیاڵیان بڵێن تێبینی ئەومان هەیە بەڵام ئێمە لە شاری سلێمانی ئەومان کردووە بەڵام پاڵپس نەبوو بۆ ئێمە بەردەوامی لەسەر پرۆژەیە بەداخۆ پرۆژەکە جارێک با بڵێن کۆتایی پیان ناڵین وەستێنرا باڵێن لە کۆتایی پێ هیوادارین ئەم بیرۆکانە ئیشیان سەر بکرێت بەڕووی لە خولی ئینگلیزیە لە یەکەی تۆپی ئینگلیزی بەڕاستی زۆر سوادم کردو زۆر سوود و وەرگردووە بتوانین لە داهاتووە لە عێراقشەوە لە کوردستانە جێبەجێکی بەڵام ئەوەیە خەڵکێکەیە ناتێت جێی تۆ بکات ئێمە لە وەرزشە جێ هەمانە بێتەوە مامۆستا بڕێن بە تایبەتی ناوبژوان بە تەنیای ناتوانێت یاریەکە بارەتەڕێەوە دوو لایەمەنی هەیە ناوبژوان هەیە ژووری ڤارێ بەرحاڵ
نابژوان ئەبێ دائیمەن ئیش بە کۆمەڵ بکەن ئێمەش حەزمان لە ورزشە نەکەن لە بواری نابژوانیە لە ورزش من پێم سەیرە ورزشکاران ئەوەکەونە ناوخۆیانەوە ئێمە هەمووان پێکەوە جوانی بۆیە پێکەوە توانین ئیش دروستکەی تۆوی پێش یاریی جەماعی ئەبێ بە جەماعی ئستاویک بەڵێ تێنس یعنی بەسم حتا تێنس جار وایە ئەگەر تیمەکەی خراپ بێ تیمەکەی خراپ بێ ناتوانین بۆ نمونە گشتی یاریەکان بە نابژیوان دەست پێکات بە سەپەرشتیاری یاری دکتۆر جان ئەوەی کە ئێستا پێگەیشتی لە ڕووی دادوەری و کوپلەکە ئەو تموحی خۆتە یاخۆ تموحی تری هەیە دکتۆر هاوکار بۆی کە هەوڵی زیاتری بۆ بات بەدڵنیایەوە هەموو کەس چاوی لە شتی بەرزترە بەڕاستی ینی ئینسان هەرخوای گەورە وا دروستی کردووە کە داوای هەتا لە دینی شعرە داوای فردەوسکە بۆی هیچ نەبێ کەمتر وەرگی بەڵێ بەدڵنیایەوە تۆش تموح هەیە ئینشاڵڵا ئێمە چاومە لە جامی جیانیە بەڵام ئێمە شتێکمان کرد بۆ شاری سلێمانی خولێکی نێودەوڵەتی پیشوانمان هێنای ئێرە بە پرسانی وەرزشیمان وت کاکە ئێمە دەست چارەنووسی ئێمە لەژێر دەستی ئەمایە وەرن بەدەم ئیشەکەەوە بچن بۆ جامی جیهانی ئێمە نابژوانەکانی کەنداوە بینین نابژوانیانم بۆ لە یاری کۆتایە لەبەرەوەی بەرپرسان یەنە پێشەوە هەنێ ڕێکار هەیە ئەیگرنە بەر ئێمە ئەوە متوانی هێنامە ئێرە بەرپرسانم بینی نانتوانی ئێمە بگەێنە جامی جیانە بەداخەوە تەنها جامی جیانێکم لە بەردەماوە ئەوەش ئەگەر خۆی گەورە کردی هەوڵی خۆمان ناو ئەو تا کۆتای ئاسیا نابژوانی کۆتاییمان کردوێتە لەوە زیاتەوەی لەسەر هاوکارە کردوێتی ترماوەتەوە بەرپرسان ئیشمان بۆ بکەن تەمەنم پڕبارەکە بێت و تەمەند درێژ بی ئەوەی کە دکتۆر هاوکاری گەیاندووە بێرە نهێنیەک هەیە لە ژیانی خۆتا وەکو پیشەکەت کە لەسەری بەردەوام ببیت و هۆکارێک بوو بێ کە بەردەوام بەرە پێش بچیت وەڵاهی من ئەڵێم فەزلی خوایە خی گەورە وای لێ کردوین ینی بەڕاستی ئەو پامەی کە نردوێتی بتوانین ئێمە ڕازگۆ بین لەگەڵ خۆمان یەکەم جا نەگەڵ خوایە نەگەڵ خەڵکیە کە تۆ نەگەڵ خوا و خەڵکیە ڕازگۆ بووی خی گەورش مۆفەقتەکە من ئەو نهێنێکی گەورەیە هەموو شتەکانە گەڕمەوە بۆ فەزلی پەروەردگار لە هەمان کاتە بتێنێتەوە خێزانت و دایک و باوکت بەڕاستی ئەوانی هاوڕێکانت ئەمانە هەمووی هۆکارن بۆی تۆ پێشکەین بێجگەلەوە من خوارێ خۆش مامۆستا سەلاح پشت و پەنامان بۆ ئێمە بەڵام کە لە دوای وەفاتی ئەو ئێمە با بڵێن هەنێ خەویمان نەما بەڵام هیوادارین کە لە داهاتووە کەسێکی کە هەبێ ئێمە هەوڵمان ناوە لە بەغا پێگەی خۆمان لەخوا بەزەر ئێستا جەناب تا قساکەم کاپنا نادرجال علاقێکی بەخۆتم هەیە نەگەڵ هەموو ئەندامەکانە بەڵام هیوادارین بەرپرسانی وەرچی بەکارمان بیانن بۆی بتوانین خزمەتی ئەم شارەکەەوە هەنێک گەنج دروستکەین گەنجی وا دروستکەین لەم شار بێت هەیە کە ئێسێوە ناوبوارەکەم وەکو محاضڕێک هەمووەکو ئەوەی کە بەردەوام لە خولەکانە وانەکان ئەڵێنەوانەیە لە داهاتوودا دادوەری زۆر باشمان هەبێت وەڵی بڵێم بێکێکە لە دادوەرە باشەکانی شاری سلێمانی بڵێم لە عێراقا شاری سلێمانی شاری سلێمانی ئەولەوێتی هەیە ئەولەوێتی هەیە بەڵام بشکەکەیەوە پێگەینە لە بەخایە وەکو نابژوانی باشمانێ بەس پێگەینێ لە عێراقا پێویستی بە پێگە هەیە ئێستا زۆر جارەبینی کە لە بەخایە پێگەیەکت هەبێ با بڵێم منتەخەبی عێراق یارزانی هەڵبژاردی عێراق یارزانی باشمان هەیە کورد بەڵام زۆر جار نامبینی بۆ ئەبێ پێگەیەک هەبێ لە بەخایە بتوانێت ئەو کوردانە جیان بکاتەوە داکۆکیان بۆ بکەن شەڕیان بۆ بکە فیفاش ئەوە ئەو علاقاتێکە لەگەڵ من ئەتوانم بەس من وەکو حەکەمێ ئەو پێگەیە ناتوانێت جێ بکاتە لەوەری تۆ لە ژێر جارێ چەتری پێگەی دەسەڵاتی حکومی و حیزبیە بەڵێ حکومی و حیزبی هەردووکی دەوری هەیە لەبەڕی بتێنێت ئێستا حیزب حکومەتە باتە ڕێ وەکو پیشەی نییە لە وەکو وڵاتانی کە یعنی حکومەتە لە وڵات بەڵام لای ئێمە حکومەتە بەڵام لە ژێرەوە حزبەکە ئیشی لەسەرەکە بەڕاستی ئەمە هەموو ڕاستیەکانە مامە سەبرێ بۆیە هیوادارین ئینشاڵڵا نابژوانێکی کە لە کوردستانە دروست بێ و هەروە هەمان لە کوردستان بەس شاری سلێمانی چ لە ساحی گەورە چ لە تۆپی پێ فوتساڵە چ لە یاریەکانی کەشە بەڵام بەتایبەتی لە یاریگای گەورەیە ئەوە خەونی هەمومانە بە یەک شێوە ناوەچین هەوڵین حەکەم و یاریدەرەکانیشی بکەین نابژوانی دەوڵەتی ئەمەش بە من ناکرێت بەتەنیا بە یەکی تۆپی سلێمانی بە پرسانی وەرزش وەروە بەرپرسانی حکومیمان کە لە بەغان ئەمە عێراق وایە پێگەی عێراق وایە سیستەمی عێراق و سیاسەتی عێراق وایە دکتۆر پێش یاریەکان هیچ شتێکی تایبەتی هەیە ئەنجامی بی بۆی کە ئاسوودەتر بچیتە ناو یاریەکانوانێ بۆ بەڕێوەبردننی وەکو دادوەرێ سەبارەت بە پێش بڕکەکانێکی تۆپی ئاسیا کە ئێمە لە تۆی پێی فوتساڵە بەشداریەکەین پێش ئەوی بچین تەمان
پێش 3 ساعت ئەبێ لە یاریگاکە ئامادە بین پێش 6 ساعت پێش ئەو 3 ساعتەمە وەکو خۆم پێویستیم بە خەوێکی کورت هەیە بۆچی باشەوە ئەو خەوە کورتە مێشکت فرێش دەکاتەوە بە تایبەتی ئەو کاتانی کە وەکو ناوبژانی فیکە لە ساحەیەم بەڕاستی فرێش دەکاتەوە واو لێکە تەرکیزە زیابێ من خۆم یەکێکە لە ستایلەکانم ئەوی شەیەکم خاڵی دوو کاچمە یاریگا لەوێت تەمان هەنی ئەگە وەکو ناوبژانی ساحەبم ئیشەکان تەوزیعەکەم بەسەر ناوبژوانەکانی یاریدەدەرەکانم وەکو شەبەکە و ساحە و ئیستیمارەی یاری و تۆپ ئەوانەم هەمووی ئیداریەکەی بەڵێ کۆبوونەوەیەکیان پێەکەین کۆبوونەوەی پێ پریماچی پێڵێن پێش یارەکە ئەرکەکانیان جارێک بیرە خەمەوە هەنی ئەرکی کەشیانیان بەسەرا بۆی کە من چۆمە ساحە و مێشکم لای ساحە بێ بێشکم لای یارەکە بێ بەڵێ ئەمە ئەو پێش یارەکەش قاوەیەک شەخۆینەوە ئەم قاوە خواردنەوە کافاینەوە ئیسفادەیە بێ بتوانین تەرکیزمان لە یاریەکە هەبێ ئاوا لە بینی جێمەکانش ئەم مۆزێک و قاوەیەکی کە ئەمە وەکو یارێکە بەڵام وەکو خۆ ئامادەکردن بۆ یاریەکە تەمان ئێمە هەنێ ستایلی خۆتەیە من دایمە پێش یاریەکان تەلەفۆنێکی بۆ دایک مەکەم حتا تەلەفۆنێک بۆ دایک مەکەم لە خۆم وانە دوعای دایکی دەبێت لە ڕووی ڕۆحی دایک نازانم هەر دایمەن پاڵپشتیە من هەردا تەلەفۆنێکی وەکەم دڵم پێ خۆشە بێ ئەویشی لە ستایلەکانم وایە تەلەفۆنی بۆنەکەم دڵم تراحەت ناکە تەمەنی دایکی درێژ کات بێ هەروەڵ ئیتر ئەمە یەکێکە لە ئیشەکانی من لە دوای یاریەکەش ئەو هەڵانەی کە کردومە من ڤیدۆکە وەرەگرم شتێک مەبێ بەدڵم نەبێ سایلی ڕۆشنەکەش مەگۆڕم نەک تەنها فیکەکەی کاتە پێداچوونەوەی دوای یاریەکانی شتەیە بۆ یاریەکان بەڵێ بەدڵنیە و هەمووشی وەرەگرم ئەی بڕم و سێریەکەم بەدڵم نییە گۆشەکەم ئەگۆڕم ینی بەوردینە سەر خۆم ئیشم کردووە کاک بڕێت ئێمە وەکو ساحی گەورە بۆ نونێ وەکو یاریزانێک چ یاریزان بیان شتێ وەکو جەماعی جاروایە ناتوان ئیشێ بکەی ئەبینی تاکدیفاعەکە و باش نییە و هجوومەکە و باش نییە بەڵام کە حەکەم بووی چاکردن و شتەکانی خۆ بەدەستی خۆتە وایە خۆ توانی فیدباک بەخۆی خۆت خۆ پرچە کردوم و خۆشم دکتۆراکەشم هەر لەسەر فیسیۆلۆژیای و وەرزشی و لەگەڵ ناوبژوانی بووە بۆ من ئەوە بەڕاستی دەرگایکی کەی لێ کردمەوە کە من بتوانم بەرە بەخۆم بم بەڕاستی ئەوەی کێکە و لاخەوە کارەکە سەرکەوتوی بیشەڵام لە کاروانی وەرزشی خۆتە هەڵبەت سریارەکانی ش کردووە سیاریە جیهانیەکان لەو دادوەرە جیهانیانی کە سەرنجە داوام چی دادوەرە زۆر سنجڕاکێش بۆ لادیانەگە بتوانین چەند دادۆرێکمان بۆ دیاری بکەی بڵێ ئەمانە باشترینەکان بوون لە لای دکتۆرا و کارسارار وەڵاهی سەبارەت بە ساحی گەورەمە هەمان ئەزانین ستایلی کۆنەکان لەبەر ئەوەی یاریزانەکانیان با بڵێن هەڵسکەوتیان جیاواز بوو هەڵسکەوتی ئێستا یاریزانی کۆن مایما بین مارەدۆنا بەدەست جامی جیهانیە بە کەس قسە ناکەن کەس نازانێت ناوبژانەکەش قسەشیان لەسەر نەکرد ئێستا مەڵام یەکی ئەو کۆلینا کە ئەبینی هەمە زۆر جار هەر معجبی کۆلیناین کۆلینا بەڕاستی ستایلی وابوو شخصیەتی وابوو کە بەڕاستی یاریزان شەرمی لێ کرد کەسایەتەکەی شەرمی لێ کرد و ئەی بزانی عادل بووە من دایمەن کێشەم لەگەڵ ئەو ناوبژوانانەیە کە لەسەر هەڵەکانیان بەردەوامن کێشەیەکم هێنە گەڵیان کێشەنی ئەگەر تۆ گۆشەی بینەکە و دەیبینی شتێکی ترە ئەوەی کە حاڵەتەکە نەناسیتەوە شتێکی ترە من بوونم ناگەر تۆ بڵێ ئەمە فاول نییە ئەوە کارەساتە بەڵام ئەگەر گۆشەکە و نەبینی بێ یان دەستەکە و نەبینی بێ ئەمە شتێکی ترە بەڵێ دابژوانی بەناوبانگ زۆرە بەڵام ئەوەی کە من بەڕاستی من تۆڤۆنم زۆر خۆشەوێ کە لارەکەی بەڵێ ئەوی فەڕەنسی یەکێکە لە ناوبژانە باشەکان کە مەسەلەن ئەوە تا هەڵەشەکە لە کۆنەکان بەڕاستی ئەمە یەکێکە لەوانە هاوردش باش بوو هاوردی ریزۆلی ئەیتاڵی بەڵێ ئەو یەکم لەوانە بەڵێ بەداخەوە ئەو لامەنەکانی وای لێ کرد دوورخێتەوە ئەگینا ئەوە جامی جیهانی کۆتایی ببینی یاری کۆتایی بەڵام لامەنەکانی دوو هەڵی ئۆفسایدیان هەبوو کە دووریان خستەوە لە قۆناغی 16 بوو بەڵێ ئەو کۆتا شت ئەگەر بتەوێت خۆت ئاماژە پێکەی بەڵێ من لە کۆتایە وڵا پێم من بۆ وەرزشکاران ئێمە وەرزش زۆر کەسەڵێ وخوا من بێزارم لە وەرزش زۆر قسە و باسێ بەعکسەوە من وەرزش زۆر کەسم ناسی و دڵشم پێخۆشە چ باشەکان بێ چ ئەگە کەسی خراپی تابێ هەموو ئەزمون بۆ ژیان هەموو ئەبێت ئەزمون و کەسی خراپ نییە کەسە خراپەوە چێ لە مۆقفێکە تەعاملی خراپیش نەبینی تو ئەزمون ژیان بەڵێ ئێمە هەمومان لەڵێن لە تۆپی پێجی هەمومانە بێتەوە ئەگە من بەرپرسارەتیە وەرگرم ئەبێت و تەوزیفی خەڵکەی جەنابەت لێرنەکان برادرانە هاتوون تەسویری ئێماکەن تەوزیفی هەرێکی تەوزیفێکی خۆی وەرگرت هەرێکی ئیش و ئەرکی خۆی گوتووە ئیشەکە هەمووتان پێکەوە جوانن خۆش دێ من بڵێم وەڵام من وام کرد من وام کرد وەکو خۆم کە ناوبژوانیش بەتەنایە بەڵام من کەسانێتتر لە پشمەوە بۆیە ئێمە وەرزش جێ هەمومانە بێتەوە ئەبێ جێ یەکتری بکەینەوە
یعنی تۆ ناکرێت چیتە شوێنێکەوە بڵێ وەڵام من ئەم وەرزش هەمێ گۆڕم نەخێت ئێمە ئەتوانی بیگۆڕین حتا خۆی پەروەردگار لە قورئانیشا کاتێک مرۆڤی دروستکە ناڵێ من ئینسانم دروستکەڵێ ئیننا خەلقنا الئینسان یعنی بۆیە ئەو پەیامێکە بۆ ئێمەی مرۆڤ کە ئێمەش بتوانین بەدەست جەمعی شەکەین ئەوە چێ لە مەوقفێکا تۆ بە تەنیا شتێکە پێ بکرێ بەس تا ئاستێکی کەم دواتر ئەکەوی بۆیە بێت دایمەن تۆ خەڵکی خۆش بێ ئەوە خەڵکیش تۆی خۆشەوێ و هەمان کات جێ هەموو بکەیتەوە لە دڵان بۆ ئینشاڵڵا من وەرزش خەڵکی باشم ناسی پەشیمانش نیم نەی و ئینشاڵڵا خەڵکی زیاترش هەناسم هەتا ئەگەر تەمەنیش بگەڕێتەوە وەرزش هەر بەرزش هەڵەبژێمەوە سەرکەوتوی ئینشاڵڵا سپاس دەکەم سەبریات بەڕێز. ئەزە دیکەش سپاس.